چی ڕوودەدات ئەگەر پەروەردە بۆ پڕکردنی مێشکی بەتاڵ نەبێت، بەڵکو بۆ هۆشیارکردنەوەی کەسانی بیرکەرەوەی ڕەخنەیی بێت تا بەرەنگاری نادادی ببنەوە. سەڵاوتان لێبێت، کاتێکی پڕ ئاسوودەییتان بۆ دەخوازم. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسایەتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسایەتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. پالۆ فرێرێ یەکێکە لە کاریگەرترین پەروەردەکارانی سەدەی 20. باوەڕی سەرەکی ئەو وابوو کە فێرکردن بۆ ئازادکردنە. لەم ئەڵقەیەدا گوزەرێک بە نێو ژیانی پالۆ فرێرێدا دەکەم. باسی بۆچوونە ڕچەشکێنەکانی دەکەم. باسی ئەوەیش دەکەم چۆن بیر و بۆچوونی ئەو لەبارەی پەروەردەوە بۆ دنیای ئێستەمان گرنگە. پالۆ فرێرێ لە ساڵی 1921 لە شاری ڕێسیفی لە بەرازیل لەدایک بووە. تافی منداڵی خۆی بە هەژاری بەسەر برد. ئەمەیش ئەزموونێک بوو بەرامبەر نادادی و چەوساندنەوە هەستیاری کردبوو. فرێرێ یاسا و فەلسەفە و دەروونناسی زمانی خوێندبوو، بەڵام ناخی ئەو هەر بەرەو پەروەردە کێشی دەکرد. لە ساڵی 1960دا بووە سەرمەشقی دانانی بەرنامەی خوێندەوارکردن بۆ خەڵکی هەژار و چینی کرێکارانی برازیل. لەم ئەرکەیشیدا کار و چالاکیەکانی فێربوونی دەبەستەوە بە بەهێزکردنی کۆمەڵایەتیەوە. ئەو مامەڵە پەروەردەیانەی فرێرێ هێندە بنەڕەتی و ڕادیکاڵ بوون پاش کودێتایەکی سیاسی لە ساڵی 1964دا فرێرێ خرایە زیندانەوە و پاشان بۆ دەرەوەی وڵات شاربەدەر کرا. ئەو ماوەیەی لە دەرەوەی وڵات بوو بە ناوبانگترین کتێبی خۆی نووسی، پێداگۆجیە دو ئۆپریمیدۆ، پێداگۆجی سەملێکراوان، کە بووە ڕێبەرێک بۆ پەروەردەکاران و چالاکوانان لە سەرانسەری جیهاندا. ئێستش سێ هەڵوێستی سەرەکی و ڕوانگەی پەروەردەیی پاولۆ فرێرێ باز دەکەن. یەکەم، مۆدێلی بانکی لە پەروەردەدا. فرێرێ ڕەخنەی لە سیستەمی پەروەردەکردنی باو و زاڵ دەگرت کە وا مامەڵە لەگەڵ خوێندکاردا دەکات وەک بڵێ هەژمارێکی بەتاڵ بێت، دەفرێکی بەتاڵ بێت و مامۆستا پڕی بکات. باوەڕی وابوو ئەم شێوازە مرۆڤایەتی لە فێرخوازان دەستێنێتەوە و بەردەوامی بە بێدەستەڵاتی و ناچالاکبوون دەدات. ئەم چەمکە ئێستا زۆر فراوان و ناسراوە و لە کوردستاندا لە نێو سیستەمی پەروەردەدا زۆر بەڕوونی دەناسرێتەوە. دووەم، پەروەردە وەک گفتوگۆ. لای فرێرێ پەروەردە دەبێت ئاڵوگۆڕێکی دوولایەنە بێت. گفتوگۆیەک بێت لە ڕێیەوە مامۆستا و خوێندکار پێکەوە فێر ببن. بەم پرۆسەیی دەگوت پەروەردەی گفتوگۆیی کە جەختی لە ڕێزگرتن، پەرۆشی و زانستخوازی و پێکەوە بنیاتنانی مەعریفە دەکردەوە. سێیەم، هۆشیاری ڕەخنەیی. فرێرێ باوەڕی وابوو پەروەردە دەبێت یارمەتی خەڵک بدات ئەو هێزە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریانە بناسنەوە کە ژیانیان ڕنگڕێژ دەکەن. لە ڕێی گەشەدان بە هۆشیاری ڕەخنەییەوە فێرخوازان دەتوانن یەخەی چەوساندنەوە بگرن و کار بۆ گۆڕانکاری کۆمەڵگەکانیان بکەن. لەم ڕۆدا گرنگی دید و بۆچوونەکانی فرێرێ دەبێت چی بن؟ بیر و بۆچوونەکانی پالۆ فرێرێ بۆ ئەمڕۆ زۆر لە جێی خۆیاندان کە دەبینین ڕۆژ دوای ڕۆژ نادادی، نایەکسانی، نەمانی ئاسایشی کۆمەڵایەتی و چەواشەکاری پەرش و بڵاوتر دەبنەوە. ئەو ڕەخنەیەی لە مۆدێلی بانکی دەیگرێت لە گفتوگۆ و دیبەیتەکانی سەبارەت بە تاقیکردنەوەی ستاندارد و سەرتاسەری و بەرنامەی خوێندنی ڕق و وشک مایەی سەرنجی جددین. ئەو جەختەی لە گفتوگۆی دەکاتەوە لەگەڵ ڕێکارە نوێیەکانی پەروەردەدا
وەکو خوێنکار سەنتەری و پۆلی خوێندنی هاو ئاهەنگدا یەک دەگرنەوە. ئەو بانگەوازەی بۆ هۆشیاری ڕەخنەیی دەیکات یەکجار پێویستە، بە تایبەتی لەم سەردەمەدا کە لاوان پێویستە بزانن چۆن لە تاریکە شەوی سیستەمە جۆرا و جۆرەکانی نادادی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و وەرچەرخانە خێراکانی تەکنۆلۆجیدا ڕێدەر بکەن. لە سەرانسەری دنیادا پەروەردەکاران لە ڕێی دیدگەکانی فرێرێوە بەرچاویان ڕوونترە بۆ بەهێزکردنی خۆیان و خوێنکارانیان تا ببنە هۆکاری گۆڕانکاری لە بری ئەوەی ببنە وەرگری و دەست و پێسپی و داماوی ئەو زانیاریانەی پێیان دەدرێت. پاولۆ فرێرێ فێری ئەوەی کردوین کە پەروەردە هەرگیز بێلایەن نییە، یان ئەوە تا ئەو حاڵەتەی ئێستا دەهێڵێتەوە یان دەیگۆڕێت. ئەو کە لە پوورەی لە دوای خۆی بەجێی هێشتووە هانمان دەدات فێرکردن وەک کارێکی تا بڵێیت ئەخلاقی و سیاسی ببینی، کارێک کە ئازادی و ڕێزی مرۆڤەکان بەخەبەر دێنێت. بۆیە گەر مامۆستایت، دایکیت یان باوکیت یان فێرخوازێکی هەمیشەییت لە خۆت بپرسە: ئایا خەریکم هەمان ڕێڕە و هەنگاوەکانی دەستە پاچەیی برەو پێدەدەم، یان خەریکم ئەو دەنگانە هەڵدەنێم تا پرسیار بکەن خەون و خولیایان هەبێت و کار بکەن؟ چونکە وەک فرێرە بیرمان دەخاتەوە پەروەردە مانای خوو پێوەگرتن و قبولکردنی ژیان نییە وەک ئەوەی ئێستا بەردەستە، بەڵکو باسی بیرلێکردنەوە و بنیاتنانی ئەو ژیانەیە کە دەکرێت هەبێت. زۆر سوپاستان دەکەم کە تا کۆتایی گوێتان گرت. تا ئەڵخەیەکی دیکە بە خودای میهرەبانتان دەسپێرم.